سڵاو بنێرانی خۆشەویست ئەم کاتە و هەم کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی دەنجی خەڵکی ئەم جارەمان باز لە هەلی کاری گەنجان دەکەین با بزانین گەنجان هەلی کاریان بە ئاسان بەدەست دەکەوێت لە قەزای بەردەڕەش لەگەڵ گەنجاندا گفتوگۆ دەکەین و ڕابوچوونی گەنجان لەسەر ئەم تەوەرە وەڵدەگرین. سڵاو چۆنیت؟ چاوەکەی براجان گەنج چەند مهمە باڵمێن لە ئێستادا پشت بەخۆی ببەستیت؟ بەڕاستی گەنج دەبێت پشت بەخۆی ببەستێت لەو کاتە دەبێت کاتی خۆی دانێ بۆ ژیان تەرخانکردن بۆ هەموو شتێک. باشە خۆت چ کار دەکەیت؟ خۆم مەستای کاشیم. باشە چۆن ئەو پیشەت هەڵبژاردەوە بۆ وەستای کاشی و دەرفەتی هەڵی کارە خۆت بۆ خۆت ڕەخساندووە؟ چونکە ئیشەی من ئەیکەم لە داهاتووە مەقسەبێکی دەبێ بۆ ئەگە هەر ئیشەشی بە وەختێتەوە بکەی مەقسەبی نەبی داهاتووی نەبی خۆش نییە. ئیشێشە بکە کە داهاتووت لێ باشەوە بکەیت هەر لە دەبێت لۆی. باشە لە ئێستادا بەشێکی زۆر با بڵێن دەرچووی کۆلێژ و دەرچووی پەیمانگاکانمان هەیە تا ئێستا دانەمەزراون و چاوەڕێی دامەزراندن دەکەن لە حکوومەت. باشە ئەو گەنجانە چەند مهمە لە ئێستادا چەند گرنگە پشت بە خۆیان بستن و بە دوای کاردا بکەون؟ مهمن بەڕاستی بەڵام ئەو شێوەیە کە لە کوردستان چ بنەمایەشی نییە وچ بلێ تەخەڕوج دەکات شتێ دەکاتن مهنەی نامینێت وچ بلێ تاعینوش نییە. باشە ئەگەر بتەوێت لە بەردەڕەشی بتەوێت ئیش بکەیت ئیش و کارێکی بکەیت بە ئاسانی ئیشت بەدەست دەکەوێت؟ نە بە ئاسانی ئیش بەدەست ناکەوێت. بۆ لەبەر ئەوەی کەس گرنگی بەوەی نادا ئیشە لێرە ئەوەی دانا عەربانەشی دادەنێت و شتەشێ دەفرۆشی. پێت وایە گرنگی بە گەنجان نەدراوە؟ بەلانی کەمەوە گرنجیان پێدراوە. بۆ گەنج ئێگە و کوچینی گەنجان و چی بۆ بکرێ باشە؟ وڵای هەلی کاری بۆ هەر بەڕەخسێنرێت ئەوەندە و زیاتر نە ئەوانی تەخەڕوجیان کردی و تاعین بکەوێتەوە ئەو شتانە نەک بێگانەیەک بێت لێرە شۆر بکەم. سڵاو مامۆستا چۆنیت؟ سەرهەڵجان بەخێر بێت. خۆشبیست مامۆستا چەند گرنگە ئێستا گەنج پشت بە خۆی ببەستێ خۆی بە دوای ئیش و کارەکانی خۆی بکەوێ؟ پێشەشی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم زۆر بەخێر بە سەرچاو ئەو گەنجا کە ئینسان لە منداڵەتی وەختەیە گەورە دەبیتن و کە ئینسان ئەو دایک و بابە پەروەردەی دەکاتن ئەو گەنجا لازمە ئەحتیمام بداتە سەر خۆی لەگەڵ خۆی ناسی ئەنێ هەتا کچکەیە ئەو منداڵە نەفەقەی لەسەر دایک و بابێتی وەکو بڵێ کا پەروەردەی کا بەخێوی دەکا بەسکە ئەو گەنجە خۆی ناسی کاگەشتە قۆناغەشیدی وەکو کۆ ئینسان لە مەدرسەی لە ابتیدایی لە بنەڕەتی دەگەشتە مەرحەلەی متەوەسطە ئەو گەنجە گەشتە قۆناغەشیدی پێویستە کەساباتە چێ بکاتن و پشت بە خۆی ببەستێت بە دایک و بابەکەی نەوەستن لایشت کە دەبی پێویستە ئەو گەنجە تێکەلی هەندە برادران نەکاتن کا گەشتە قۆناغەشی دی یعنی گەشتە مەرحەلەیەکی دی تێکەلی ئینسانی ڕێکوپێک بکە ئینسانی باش بکاتن پێویستە ئەخلاق و ڕەوشتی خۆی بگۆڕیتن و بگەشتکە گەشتە قۆناغەشی دی. بڵێ مامۆستا ئێستا دەبینین کە بەشێکی زۆر گەنجان لە ناو بازار دەسوڕێنەوە بەبی ئیش و کار دەسوڕێنەوە ئەوە کاریگەری ناکرێتە سەر گەنجەکان؟ بەخۆی ئەوە زۆر خراپە ئەو شکلە گەنجەکەیانەوە کە ئەمن بەخۆیان نمونەیەک لەوە بگەڕێمەوە لە پشتی نوێژی سبەینان کە ئەمە وەکو بڵێ چەک لەسەر پێی خۆ دەگەڕین دەڕۆین دوو گەنج دوو جاهێل سەلام لیان کرد لەسەر ڕۆخی ڕەسیفی شارەی دانیشتە بوون سەلام لیان کردیە سەلاویان لێم نەگەڕاندەوە دووبارە سەلام لیان گەڕاندەوە خەڵکی مەحەلەی ئێمە بۆ لێرە لە دەڤەری بەردەڕەش وتیان پرسی وتمەریان گۆ هاتنە نوێژی جەماعەتێ
وتێناوە لە مامۆستا یعنی هاوها بە فەیزوک و بەوەکەی مەشغول بنیانەوە ئیشێکی زۆر خراپە ئەو گەنجە لە دەست دەچیتن ئەخلاق و ڕەوشتی خراپ دەبیتن ئەوە زەرەر لە خۆی دات و لە کۆمەلگەشت دەداتن بەڕاستی بە خەڵەتە یعنی ئینسان لازمە ئینسان ئەخلاق و ڕەوشتی خۆی بگۆڕێتن و باش بیتن و مامە چۆنیت؟ والله بياخذ الحمد لله تو باشي خۆش الله يستر السلامة ديك الشراضي ئێستا بیەوەی گەنجێک بیوێت آه. بەردەڕەشی ئیش بکە ئیش بەدەست دەکەوی خدي وكي بيشانينا بيشان شغل قلق باش بي زور بي بس لو كان وكي بيشان لما لو كان يعني شغل عامة الزعيبية خاصة بشتي في وضعية في كورونا وقتها كوهات سيكاكا شولكا عامة الوسطية عولي قلق باش بي هلا والله بس لو كان اف هيبه بشكل علي بشكل شتر حركة بشكل شتر العول قدري دي باش چەند گرنگە گەنج پشت بەخۆی ببەستێ چاوەڕێ حکوومەت نەکا بۆ ئەوەی دامەزە هەرچەندە ئەو گەنجە بە مافی خۆیەتی دای بەمەزرێنی حکوومەت بەڵام کەسیس دەبینی ئێستا دامەزراندن نییە ئەو کەسانی کە کۆلێژ و محەد و پەروەردەکانی تەواویان کردووە دا نەمەزراون چەند گرنگە ئەو گەنجانە ئیش و کارێکی بۆ خۆیان بدۆزنەوە بە دوای هەڵی کارێکی بدۆزێتەوە کارێکی بکات والله قلق انه كان كان صالح خلاص كرينا مدرسه خريجا حتى انه قال مال كفتينا وهي هاي انه كوكي نشيت شوليش بكات شوليش بيتشينا بي زين شوليش بكات عندك اكو زان شولاش بكان اجا ان شاء الله همي كس همي مشغول ان شاء الله كس بطال نبي اريكسر شولاخو وكي بريشان هي وقت شاربين شيء يعني عند عالم بطال من شغل نذكرن ورزيل بين بيشول وبيا ان شاء الله ولي نايته ان شاء الله باشە چێ دەبێ خەم لەو گەنجانە بخوا چێ دەبێ خەمی لە گەنجان بخوا والله خمي لازم دسالات اي دسالات لازم خمي وش بخد هذا والله لازم خما وانا بخد يكونوا كان بيكفتينا مال بيشول بيعمل هي انه كل اجاره يعني واري كري نينا مانقب بدت حير مال هيواري كوتش بخد هذا والله هي قلق هزارات پێدوای ژیان زەحمەت بووە والله قلق زحمت بيانكا بو قلق كان قلق زحمته هذا والله چی بکرێ بۆ باشە بۆ گەنجان چی بکرێ بۆ والله الا دعواري كاري كاين الخدي السال كتبوان اف زميل نمنيت اف حاجه نمنيت اف حاجه زميل سر عالمي قوتينا نمنيت ان شاء الله وكبر خوش تربيت ان شاء الله چۆنی سەرچاوم بەخێر بێت باشە لە بەردەڕەش وەکو گەنجەگەگە بتەوێ ئیش بکەیت ئیشت بەدەست دەکەوی ناوەڵا لە بەردەرە شۆ نییە شۆ نییە پارە نییە معاش نییە شۆلیش نییە ئەکە معاشە بێت شۆلیش دەبێت باش خۆت چیش دەکەیت تەنزیلات فرۆش بەس نێزیک و عیدان لە خۆن دەغەرادی دەینم و دەفرۆش ئەرێ وەڵا ئەوە شۆلێمەیە هەندێک تشتێکی دەگەتە مەلوعیدێ مەسرەفی خۆمان دەکەین و تەوا باشە چەند گرنگە گەنج پشت بەخۆی ببەستە یعنی لێستادا پشت بەستن بەخۆی چەند گرنگە بۆ گەنجان وەڵا گرینگە دەبێت گەنج هەر شۆل بکە ئەندی شۆل بکە کە ئەوە نییە کەم نییە دەبێت هەر شۆل بکە ڕۆژانە چەند ساعتیش دەکەیت واللهی 12-13 ساعت هەر شۆل دەکە ئارێ وەڵا باشە لە بەرامبەر ئەو ئیشەی داهاتە چی باشە بەدەست دەکەوی بتەوێ والله شۆلە بی دەکەم هەرچە شۆلەکە بی دەکەم ئارێ وەڵا باشە دەبینی ئێستا لە ناو بازاری بەردەڕەش گەنجێکی زۆری هەیە زۆری تێدایە و بێکارن بە بێکار دەسوڕێنە چیت هەیە بۆ گەنجانە ما بەتالی لە ماڵ چ بکەن لە خوار بێنە ناو بازاری بچەک باشترە باش نییە و گەنجانەش بە دوای ئیشەشی بکەین والله حەز دەکەم هەموو شۆل بکەن هەر گەنجەکە بیت بلا شۆل بکەم هەر گەنجەکە بیت لە هەموو جێیەک بلا لە خۆ شۆل بکەم خۆت خوێندنت تەواو کردووە نا تەواو نەکردێ لە پۆلی 5 بەتاڵم کردێ
سڵاو چۆنیت سڵاو سەلامەت بن باش سەیدا خۆشبی سپاس چاو گەنج باسانیشی بەدەست دەکەوێت لە بەردەڕەش والله سەیدا محمەد ئەگەر ئێمە سێرکەین ئێمە لە قەزایەکین تەنانەت بگرێت تا ئێستاش ئێمە قەزایەک سەر بە قەزایەکی ترین یعنی وابزانم لە هیچ کوڕەی ئەرضیە ئەو شتەیە نەبووە جگە لە بەردەڕەش بگرێت لە زۆر شوێنیش تەنانەت ئێستا بەردەڕەش وەکو ناحیە لە یعنی ناوبراوە و بەردەڕەش یعنی من نابینم بەڕاستی هەڵی کار بۆ گەنجە بێ لە بەردەڕەش بەی شێوەیە چونکە یعنی عینی واقع دەبینین ئێمە چەندەها گەنجمان هەیە ئەگەر شەوان سیرکەین لەسەر ئەو شەقامانە کەوتون ئەگە بەڕۆژ سیرکەین دانیشتووە بە دیار یاری پەبجی و فلان و تا کۆتایی یعنی نازانم ئێمە لە قەزایەکین تەنانەت خۆویست نین باشە پێت وایە گەنج پشتگوێ خراوە 100% پشتگوێ خراوە یعنی بۆ نمونە ئێستا من خۆم دەڵێم گەنجێکم لەوانەیە بەردەڕەش ئەوەی ئێستاش سیرم دەکا لەو با بڵێن پەیچیان کەناڵە جوانەتان ئەگەر سیرکەین من گەنجێک شاعیر باشە شاعیر و زۆرینەی خەڵکیش لە بەردەڕەشەوە ئەم ناسێ دووەم شت جگە لە کوردی خۆمان دوو زمان نەزانم کە زمانی عەرەبی و ئینگلیزیە باشە من ئێستا ئەگەر چەند تەنانەت بگرە پەکەوتومیش لەسەر جێگام بەڵام لە زۆر شوێن دەتوانای ئەوەم هەیە و لە زۆر کەسیش باشتر دەتوانم ئەو شوێنە بەڕێ بم بەڵام مەسلەی پشتگوێ خستن 100% پشتگوێ خراوە و لە عەسڕێکیشدا دەژین ئێمە لە قەزایەکدا دەژین پڕ لە واستەکاریە باشە پێت وایە ئەو کەسێک کە بێوێ کارێک بەدەست بکەوێت یانی دا بمەزرێ بە واستە دەکرێت وڵی سەیدا قسەیەکی جوانە بمبورێش یعنی سەردەخەنەیەکم کرد چونکە بە عینی واقعگە لە هەموو کوردستانیش سیرکەین تۆ کەسێک دەست لە پشت نەدا ناگەی بە هیچ ئامانجێک زۆر بەداخەوە من گەنجێکمەوە 10 ساڵ لەسەر جێگام تەنانەت لەبەرەوەی کەسێک نییە لە پشتم بێ لە هێشتا لەسەر جێگام وەکو گەنج باشە گەنج بەشەشی زۆر ئێستا دانەمەزراوە بامڵێن چاوەڕێ دامەزراندن دەکاوکە لە ڕووی ئەو بەشەی کۆلێژ و پەیمانگەکانی کە دەرچوونە دانەمەزراون باشە گەنج چەند گرنگە هەرچەندە حکوومەت پێویستە ئەوانە دامەزر بە مافی خۆیانە بەڵام باشە چەند گەنج مهمە خۆیان بە دوای ئیش و کار بکەون و ئیش و کار و دەرفەتی هەڵی کاری بۆ خۆیان بڕەخسێنن دەزانی چۆنە سەیدا یەکەم تشت من هەموو کا دەڵێم پشت بە گەنج بە پشت بە شەهادە و بڕوانامەی خۆی نەبەستی چونکە ئەگەر سیرکەین ئێستا ئێمە 90% گەنجانی ئێستا تەنها کۆلی ژیان تەوا کردووە بۆ لە پێنا بڕوانامە نەک فێربوون بڕوانامە لێرە یەک دووەم شتیش ئێمە پێویستە ئێمەی گەنج یعنی بیر لە حکوومەت نەکەین هەمومان حکوومەت خۆمانە بینین چ حکوومەتێکە چ بمبورن شوا ئەڵێم ناحکوومەتێکە چونکە بگرە گەنج پیر مناڵ ئافرەت بە هەموو شێوەیەک پشتگوێ خراوە گەنج لێرە ئەبێ پشت بە چ ببەستێ بە کارێکی حڕی خۆی یان کەرتی تایبەت بە دوای کەرتی حکومی نەگەڕێت چونکە بەڕاستی من نازانم 25 ساڵ چاوەڕێی چیرە محوتە بکەی زیاتر یعنی ئەوە علامەت پرسیارە جێگای پرسیارە چاوەڕێی چی لە حکوومەتێک دەکەین کە تا ئێستا چەندەها کەسی بڕوانامەدار لە ماڵ کەوتووە من کەس ئەناسم سوێند بە خودا بڕوانامەی هەیە هەندسەی کارەبا و کۆمپیوتەر کەچی لە نفوز دامەزراوە یعنی تۆ سەیری کە چ عەقڵیەتێکە من چاوەڕێی چ لەو حکوومەتە بکەم نەخێر بەعکسەوە ئێمە ئەبێ ئێمەی گەنج پشت بە خۆمان بپەستین پشت بە کەرتی تایبەت ببەستین کۆمپانیا و شەریکاتی نێودەوڵەتی ماشەڵڵا ئێستا زۆر بوونە ئەوە هیوادارم ڕۆژێکیش بێ هیچ نەبێ ئەو چاوەی کە لەسەرمانە بۆ نمونە لە بەغدا و بەسرا و کە باسێک دێن کە هەر کاتێکە بینن باس لە هەرێمەکەن تەنها بینایەکانە بینن بەڵام خودینە بینایەکان نابینن
هەواچن خۆش بیست پاس دەکەم هەڵی کار بە ئاسانی لە بەردەڕۆژ دەست دەکەوێت والله هەلی کار بەخۆی هەلی کار ئەوەیە کە ئینسان خۆی هەوڵ بدات کە ئێستاکە حکومەت لە قایرانی داراییدایە ئێستاکە پێی ناکرێت خەڵکی تاعینکە بەس خەڵک دەی بەخۆی هەوڵ بدات من بەخۆم خۆم هەوڵمدایە پاڵپشتێک دایکم و مامەکانم بوو زۆر ئەمیان هەوڵدا کانێ پشتگیریمیان کرد کە ئیش بکەم الحەمدوللا بەخۆم خۆم هەوڵمدا جگوبەرگ و ئێستا دوکانم هەیە دوکانی جگوبەرگم هەیە گەنجێک تۆ چەند گرینگە گەنجانی دیکەش وەکو با بڵێن پشت بە توانەکانی خۆیان ببەستێن خۆیان بە دوای ئیش و کاردا بکەن بالفعل ئینسان دەبی خۆی ئیرادەی خۆی بەهێز بکاتن ئەوەی ئیش بکاتن ئەگەر ئای بفرۆشی کرێزی هیچ عیبی تێدا نیە من بخۆم تەرۆزی لە هەولێر بووم تەرۆزیم فرۆشتی شانازیەوە تەرۆزیم کردە بن هەنگری خۆم 12 ساڵم تەرۆزیم دەفرۆشت بخۆم هەوڵمدا ئیش بکەم کار بکەم کاری لە خۆم ببینمەوە نابی ئینسان دانیشی وەڵا کاکە حکومەت تەعینم ناکە و دانیش بڕۆ هەوڵ دە کاکە تێبکۆشە بەس لە خۆت نانش پیاکە بەس ئێستا گەنجەشی زۆر بێ ئیش و کاردا بازاڕەکان لە شوێن شتێکان کارەکان بەشەشیانەوانەی دەچوت و لێژ و پەیمانەکان و چاوەڕێ ئەوەی دەکەن دامە بزرێت بەس بەڵام هەتاکو ئێستا دانەمەزراون باشە ئەو گەنجانە چەند گرینگە پشت بە توانەکانی خۆیان ببەستێت و پشت بەوەی ببەستێت کە خۆیان بە دوای هەڵی کار دەبکەون و کاریان بەدەست بالفعل ئێستاکە مامۆستام دیتی ئێستاکە کە مەعاش نییە دەخۆی هەوڵ داتن ئێستاکەەوە دەچیت دوکانی لە خوددانە هەروەها تا ئەو تەڵەبانێکەوە لە چایخانە و گازدوی کاکە لەوەی دامەنیشن پارێ سەرف مەکەن بڕن هەوڵدەن ئیش بکەن بەخوای ئافرۆشی بکە ئینسان هەر پارێک بەدەستی دەکەوێتن ئەوجا هەل ئافرۆشی ئێستا منتەقەی بەردەڕەش ئێستا پەتاتە هەیە بابچی کاکە بڕۆ ئیشی پەتاتێک و هیچ عیبی تێدا نییە شەرەفە ئیشکردن شەرەفە لە مار و منداری خۆت لە بژێوی ژیانت قسەیەکی بۆ گەنجانیە تا ئێستا والله من پێیان دەڵێم ئەو گەنجانێکەوە لە ناو گازینۆ و پۆبجی شتی وا دەکەن کاکە واز دەوەی بینن واز لە پۆبجی هیچ ناتێ وڵاتم پێش نایەخێ کاکە حکوومەتمان پێی ناکرێت و بەخێوکە خۆت بەخێوکە کاکە خۆت بڕۆ هەوڵدا بڕۆ ئیش بکە کاسی بکە داواکارم لەو گەنجانێکەوە لە گازینۆ و جیانە حەز ناکەم لێ دانیش زۆ غەڵەتە ئیشەش زۆ غەڵەتە بابچ کاکە کاسی بکات خێر بێ کاک محەممەد خۆش بیست پاس گەنج هەلی کاری باسانی لە بەردەڕۆژ بەدەست دەکەوی نەخێر هۆکارەکەی دیارە هەنیەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ سەردەمی پێش کۆرۆنا و بۆ سەردەمی 2011 هەڵبەتە لە هەرێمی کوردستان پارێکی زۆر هەبوو یعنی ئەو لە پرۆگرام و بەرنامە و ئەو بەڕێزانی کە کاریان دەکرد لە وڵاتی لە هەرێمی کوردستان عفو هەڵێکی وایان بۆ گەنجان دروست نەکرد کە پشت بە خۆیان ببەستن یعنی هەر ئەوە بوو ئیشانەکرد لە ماڵەوە گەنجەکان پاریان نادایەوە پشتیان بە توانەکانی خۆیان نەدەبەست لەسەر ئەو وەزعە لێ ڕاهات بوون کە گەشتینە دۆخێکی نەخوازرا بوون و نمونەوەکو کۆرۆنا ڤایرۆسی کۆرۆنا بەرۆکی هەموو جیهانی گرت گەنجەکانمان بەهۆی نەبوونی پلان بەهۆی نەبوونی ئەو پرۆگرام و بەرنامەی کە پشتیان پێبەست بوو بەسەروی خۆیانەوە مەبەستم کە باوشانە کە برایانە کە ئەوان بۆیان ئیشانە کرد ئەوان لە ماڵەوە وەکو کەسێکی حاضر ئەیان خوارد پشتیان بە توانەکانی خۆیان نەبەست بوو ئەوەش وای کرد گەنجەکانمان ئێستا لە 195 بێکار بن و بێ پرۆگرام بێ بەرنامە بن باش ئێستا دەبینی گەنجەشی زۆر لە ناو بازار دەسوڕێتەوە هیچ کارێکی ناکات با بڵێن ئەو زۆربەی بەشێک لەو گەنجانشکە کە لە ناو بازارن دەرچووی کۆلیژ و پەیمانگەکانن چاوەڕێی حکوومەت دەکەن دامەمەزرێن باش هەرچەندە مافی خۆیانە کە دامەمەزرێن بەڵام دامەزراندن نییە و چەند گرنگە ئەو گەنجەش بە دوای کار بکەوێ بە دوای ئیش و کارێکی بکەوێ بۆی ئیش و کارێک بژێوی ژیانی خۆی پێدابین بکات واللهی من وەکو خۆم وەکو چالاگوانێکی مەدەنی
من ئەگەر بێت و لەسەر دامەزراندن بۆ ئەستا مەمە دەبێت ئێستا لە ماڵەوە بێ ئیش بامە سپاس بۆ خی گەورە ئێستا پشتم بە توانەکانی خۆم بەستیە خاوەنی دوکانێکم دەتوانم ڕۆژانە داهاتی ژانی خۆم و تەنانەت خزانەکەشم لەسەر بێن مەدەر ئەمە من نمونەیەکت بۆ دێنمەوە ئەگەر ئێمە بێت و بگەڕێنەوە بۆ سەردەمی شۆڕشی ئیسلامی لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکە تایبەتەکانی هەمووی گەنجەکانی دانا بۆیە لە چەندین شەڕ وەکو شەڕی بەدر وەکو شەڕی ئوحود سەرکەوتن بەسەر دوژمنانی ئیسلام و کافرەکان ئەمە لە چ دەگەڕێتەوە ئەمە پشت بە توانەکانی گەنج دەبێ ببەسرێتن بە هەمان شێوە لە وڵاتی ئێمەشە ئێمە گەنجامان دواخستووە تەنانەت کەسێک 15 ساڵ 20 ساڵ حکومڕانی دەکاتن بۆ نمونە بەڕێوەبەری دایرەیەکە 5 ساڵ حکم دەکاتن یعنی پێویستە گەنج بێتە شوێنی دامندرێتن ئاها کەواتە لێرە پرسیارێکی تریش دروستە بێ گەنج پێویستە گەنج خودی خۆی دروست بە کاک محەممەد یعنی پێویستە گەنجەکان ئێمە بڵێ وڵی من تااقەتی ئیشێکم نییە من ئەگەر ئێستا دەتوانم بە فرۆشتنی پاکە تێجگەرە لەسەر جادەکانە ژیانی خۆم دابین بکەم دەتوانم خۆم محتاجی دەستی کەسانێکی تر نەکەم وڵی من توانای ئیشکردنم نییە ئەگەر بێت و من لە تەمەنی 17 ساڵی و 18 ساڵی 9 ساڵە تا تەمەنێکی 35 ساڵیشە ئەو پێ دەڵێ ئەم قۆناغی گەنجێتە ئەگەر من خۆم بڕێوە نەبەر ئێمە لەو تەمەنە زیاترم ناتوانم خۆ بڕێوە برم پێویستە گەنج زۆر وریا بێتن لە بیرکردنەوە لە ژیانی ڕۆژانەی خۆی زۆر گرنگە گەنج پێویستە پشت بە توانەکانی خۆی بوەستێتن چونکە تۆ خۆت هەر بەتەنهای و بەتەنهاش دەمێنیەوە و پێویستە پشت بە توانەکانی خۆت ببەستی جا من پێ ناڵێم تۆ دەرچووی کۆلێژی کشت و کاڵی بڕۆ لە بوارێشترە کار بکە نەخێت تۆ دەرچووی کۆلێژی کشت و کاڵی بڕۆ لەگەڵ کۆمپانیایەک لەگەڵ کەسێکی کە خاوەنی بۆ نمونە چاندنی پەتاتەیە بڕۆ لەگەڵ ئەو کار بکە شارەزایی لە بوارەکەی خۆتە بێتن دەتوانی لێەوە زیاتر شارەزای بوارەکەی خۆت بیتن بۆیە زۆر گرنگ گەنج پشت بە توانەکانی خۆی ببەسێتن ئەگەر بێت و من وەکو گەنجێک یعنی پشتم بە توانەکانی خۆم نەباستابایە و لە 2014ەوە تاوەکو ئێستا چاوەڕێی دامەزراندن مەمە لە حکوومەت و چاوەڕێی دامەزراندن بامە لە کەرتێکی تایبەت و لەم لەلۆلا ئەوە من هەتاوەکو ئێستا لە ماڵەوەدا ئەنیشتم و بێئیش و بێکار دەبم بەڵام من پلانی ژانی خۆم گۆڕی بە ئەکتیڤم کردەوە دکانێکم دانا توانیم ژیانی ڕۆژانەی خۆم لەسەر دابین بکەم الحەمدولله ئێستا زۆر بەسەر بەرزانە دوکانم هەیە دەتوانم دوکانێکی تریش بەڕێوەبەرم و سوپای بۆ خوای گەورە پشتم بە توانەکانی خۆم بەستی چۆنی سەرچاو خدا حافظکە گەنجە چۆنەوە هەڵی کارت بۆ خۆت ڕخساندووە کار دەکەیت والله ولا منداڵیوە هەر ناو فڕنەمە حەزت بەو شەی دەکەیت ئارێ والله خۆشە شتێکی خۆشە و کاسبیە و الحەمدلله چەند ساعت کار دەکەیت والله لە سەعات 4:30 تا سەعات 12 شۆل دەکەین و پشتینگی ئیسراحەیە تا سەعات 4:30 خۆت بەتەنها لێرە کار دەکەیت من و وەستاف هەرێ والله باشە چەند گرنگە گەنج پشت بە توانەکانی خۆی ببەستێت و گەنج ئیش و کارەکانی خۆی بکات طبعا محتاجی نامەردی نەبی بە خۆت شۆل بکەی باشە بە عارەقی ناو چوانت شۆل بکەی و محتاجی برات بی نەمحتاجی مالیش بەخۆ شۆلی خۆ بکەی باشترە باش ئێستا کە دەبینی گەنجێکی زۆر لە ناو بازار دەسوڕێنەوە بەبێ ئیش و کار هیچ ئیش و کارێکی غەڵەتە زۆر غەڵەتە ئەوها نابیت دەڵێم زۆر غەڵەتە دەبی خۆ شۆل بکە داهاتی دیار بیت بزانت چی هەیە چی نییە ئەتوار دەگەڕێنەوە ناو شارعی لوچیە باشە ئەو ئیش و کارێکی دەکەی داهاتە چی باش بەدەست الحەمدولله شۆل دەکەم خێزانداری خێزاندارم منداڵێکی میشەیە الحەمدولله بەڵێ بینێرانی خۆشەویست بەم جۆرهاتنە کۆتایی بەرنامی ئەم جارەی دەنجی خەڵک لە قەزای بەردەڕەش ئەوی گوێبیست بوون ئەمە ڕابوچوونی هاوڵاتیان بوو لەسەر تەوەری هەڵی کاری گەنجان لە قەزای بەردەڕەش سپاس ئێوە دەکەین کە بینەرمان بوون سپاس بۆ کامبیرەمانم جەلال گۆران تا بەرنامەیەکی دیکە تا بابەتێکی دیکە ڕێز و خۆشەویستی محەممەد جەلیل قبوڵ بکەن و بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ